هاوشێوەی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی قەزای دوکان و دەوروبەری لە ڕۆژی 8 سێی ساڵی 1990 دژی ستەم و زوڵمی ڕژێمی بەعسی لە ناوچوو ڕاپەڕین و لە ئێستاشدا شانازی بەو ڕۆژەوە دەکەن. ڕاپەڕین خۆسەرخانێک بوو و گواستنەوەی خەڵکی کوردستان بوو لە قۆناغی ژێردەستەیی و پاکتاوکردن و ڕاگواستن و سڕینەوە بۆ قۆناغی بوژانەوە و بۆ قۆناغی بەرەو پێشچوون. ئێمە وەکو ئەمڕۆ داواکاریمان لە هەموو حیزبە سیاسیەکانە یەک بگرن وەکو برا و خزمەتی خەڵکی هێژار و چین و وێدی کرێکار بکەن. هاوکات لە دوای ڕاپەڕینیشەوە قەزای دوکان پێشکەوتنی بەرچاوی لە سەرجەم بوارەکاندا بەخۆیەوە بینیوە. فراوانبوونێکی باشی بەخۆ بینیوە. قەزاکەشمان یەکێکە لەو قەزایانەی کە چەند گەڕەکێک دوای ڕاپەڕین زیادی کردووە. لە بواری خزمەتگوزاریە کێشەی ئاوەڕۆمان لە سنووری قەزای دوکانە نەماوە. تاکە کێشەیەکە بووێت لە بواری ئاوەڕێ ئەو ئاوڕستنوقێکە و یەکی پاڵاوتنەکانە کە لە ئیشەڵڵا چاوەڕێی بودجێ حکوومەت هەرێمی کوردستانی کە ئەوش کێشەشمان چارەسەر بێت. لە بواری ئاویشا کێشەی ئاومان لە قەزای دوکانە نیە و چەند گەڕێکیش خزمەتگوزاری قیر و شۆستە و پێگەیشتووە. ئەوە جێگەی دڵخۆشیە لە دوای ڕاپەڕینەوە کردی گەشت و گوزار لە قەزای دوکانە هەرچەندە لە ئاسی تموحی کەسمانان نییە بەڵام بە شێوەیەکی بەرچاو گرنگی زیاتری پێدراوە لە چاو شوێنەکانی ترا و ئەوەی کە بینین لە دوکانە شوێنی گەشتیاری مۆڵەت پێدراوی بەرچاو هەیە کە لە شوێنەکانی تری ناوچەی خۆمانە بە بەراورد کەمترێکە بەڵام ئەمەش هەر لە ئاسی تموحی ئێمەیانیەوە. قەزای دوکان ناحیەکانی پیرەمەگرون و سوورداش و خەلەکان و خدران و بنگرد لا خۆی دەگرێت و هاوکات لە دوای ڕاپەڕینیشەوە سنووری ئیدارەی قەزای دوکان پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. شاڵاو ئەحمەد، گەلی کوردستان، قەزای دوکان.